خوندنگها عقر الأولى یانو که دبیجنه خوندنگها آکره بنارد به هلکفتا در بازبونا سیدتری 100 سالان لسر جیوه ویستا والا کوناریا خواندن لآکره بره ببر. ببر هفیا وزیر پرورده چندین چالاکین جدا هاد بونه رخستن. جوان نمایش که ناوینه این رببرین خوندنگه هین بره و تو مارو بالگه هین خوندنه پاشان نمایش که نهان چالاکین جورا و جور. ئەمڕۆ قوتابخانەیە کری بنەڕەت کە پێشتر عەقرە ئوولا بووە یادی 100 ساڵەیان کردوتەوە خۆی دامەزرانی ئەم قوتابخانەیە بە پێی تۆمارە نافەرمیەکانە گەڕێتەوە بۆ 1885 بەڵام بە پێی تۆماری فەرمی مەعارفی مووسڵ 100 ساڵ لەم ماوەیە تێپەڕێ بەسەر دامەزرانی ئەم قوتابخانەیەوە یەکێکە لە کۆنترین قوتابخانەکانی قەزای ئاکرێ بۆ خۆی دەلالەتی ئەوەیە کە ئاکرێ ناوەندێکی ڕۆشنبیری و هەروەها مێژوویەکی گەشتی هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکاریە و ئێرەش بۆتە جێگەی پێگەیاندنی چەندین کادری بەتوانا بۆ خزمەتکردنی جواشی کوردستان لە هەموو بوار و کار جیاوازەکان بینیتان یەکێک لەو قوتابیانەی کە ساڵی 1948 لێرە قوتابی بووە سەفیر بووە لە وڵاتی نەمسا چەندین خەڵکی دیکە کە وەزیر بووە پارێزگار بووە زانا بووە پزیشک بووە ئەندازیار بووە لە هەموو بوارەکانی دیکە لەم قوتابخانەیەوە لە ئاکرێەوە پێگەیشتون جەپەنجیان دیار بووە لە خزمەتکردنی خەڵکی کوردستان. شعبان احمد سرپرستار ایکی پروردهیه لسنور پروردین آکره و باردارش و شیخان او ایک بواجه خویندکارن وی خوندنگه هی لدست پیکا سالن هفته هی وی بوما یادوین خو لوی خوندنگه هی ودگیران من أصل هفت صالة هفته ودوية جزء خالد دبب من التحاق في قطاب خانة كريا هفت صالة أزفي قطاب خانة مشكا صالة كي صالة هفته وشارة قال رزق بيشمرجي باب من التحاق كريا والإيراني بشتي هم زفرين صالة كي إنه ما في باش الصفات شارة جارة كده هم زفران دين صفاسية من يعني 2 صالة من صفاسية دوما كري باشي شو ما شارة صالة هر خوش بند راستی تیره دوما مستویت ما اغلب او بن اول جنوبی تاتن هندك الوسطی تاتن عربون يعني بتر او کردت مشتی ده هبون گلک ما مستویت ما آکره خویندکاران جی به چالاکین جدا جدا و خارنین کردواری پشکداری دویستا والا خوندنگه ها خدا کربون گلک خیلی خوشین که فستیوالا هاتیه دانان قطبخانه ما 100 سال و پتریش 102 سال ما گلک خارن کردواری آماده کردن و شریناهی گلک بی خوشحالین که افروجنا و هم قطابی به مدرسه اینا قطبخانه ما 102 سال و ما عندك تراکی کردن بو فستیوالا قطبخانه خو ما عندك خارن کردواری تکردن خوندنگه ها آکره لسال 1844 لسردم دولت عثمانی هاتیه دانان بشوکی فرمیجی لسردم حکومت عراق لدست پیکا سالن بیسته هاتیه آوا کرنو تانوکجی خوندن لیا بردوامه اسماعیل سعید دزگه میدیایی بادینان آکره